نحمده ونستعينه ونستغفره ونستهديه نشكره ولا نكفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهديه الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له الكبير المتعال ذو الجلال والإكرام لا إله إلا هو الملك العلام وأشهد أن محمدًا عبده ورسوله الذي بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الغمة ومحى الظلم وجاهد في الله حق جهاده حتى أتاه اليقين يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار ثم أما بعد وكانوا براني بريزم دايكان وخشكاني يا عزيزم السلام عليكم ورحمة الله وبركاته خوشویستانم ئەمڕۆ ڕۆژی جومعە 16 2026 ئەو کاتە لەگەڵ 27 1447 مانگی ڕەجەب ساڵی کۆچی ئیسلامی بە یارمەتی خوای گەورە و میهرەبان باسی ئیسرا و میعراجەکەین بەڵام وتاری ئەمڕۆ ناگەینە میعراج واتە بەڵندبوونەوەی پێغەمبەرجان صلی الله علیه وسلم بۆ ئاسمانەکان بەر لەوەی باسی ئەم شەوڕەویەش بکەین ئیسرا ئەم شەوڕەویە چۆن ڕوویە لەوانەیە کەسێ لێمان بپرسێ ئیسرا و میعراج واتای چی و چۆنیش ڕوویە ئیسرا و میعراج خۆشەویستانم ئیسرا واتە شەوڕەوی میعراج واتە بڵندبوونەوە بەرزبوونەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککەوە بۆ بەیت المەقدیسی فەڵەستین دوایی لێوە بۆ ئاسمانەکان گەورەترین معجیزەی پێغەمبەری خوا قورئانە 5 معجیزەی بووە ئەم ئیسرا و میعراجش دانێکە لەو معجیزەی ئەگەر کەسێ بیەوێ بڕوا بۆ سەرمانگ جگە لە فەڵەستین لەو شوێنەوەی کە پێغەمبەری خوا لێی سەرکەوتووە ڕێ نییە بۆ ئاسمانەکان ئیلا بێ لێیەوە بڕۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن ئەم گەشتەی پێکرا خۆشەویستانم کاتێک کە ئەبوو تالیب ئیمامی وەفاتی کرد ئیتر پاش خوای گەورە پشتیوانی نەما لەسەر زەویە موشریکەکان زۆر ئازاری ڕۆحیان پیاوە بەڕێزیان نا لە دوای وەفاتی ئەبوو تالیب ئیمامی خۆی پێغەمبەری خوای اعتراف بکا فەرمێ تا مامە ئەبوو تالیبم مابوو قوڕێش بەو شێوەیە دژایەتیان ناکردم چونکە قەڵایەکی گەورە بوو لە پشتی کاتی خۆی عەبدولموتەلیب وەسەتی کرد بۆ کوڕەکانی بۆم ئەبوو تالیبەی وتی ڕۆڵە ئامانەتی تۆ موحەممەد ئاگادار بە هەتیوە بێدایک و باوکە بێ خوشک و برایە نازی هەڵبگرا بیلفعل فەزلی موحەممەدی یا بەسەر مناڵەکانی ئەبوو تالیب خۆی هەژاریش بووە و کوڕ و کچیشی زۆر بووە لە ماڵی ئەبوو تالیبا پێغەمبەرجان گەورە ئەکرێ ئەم ئەبوو تالیبە وەفات دەکا زانایانمانە فەرموون لە دوای 3 ڕۆژ دایکە خەدیجەی خێزانی خۆیشی وەفات دەکا یاڕەبی بەسەر کەسانەیە خۆشەویستانم ئەم پیاوە بەڕێزە حەموو مناڵی بووە لە حاڵی حەیاتیا 6یانی مردووە بە چاوی خۆی بینیوێت 2 خێزانی مردووە ئەو باوکی هەر نەبینیوە لە سکی دایکیا بووە قورسترین جۆری هەتیوی ئەم جۆرێتی کە پێغەمبەرجان بینیوێت ئەوە دوای تەمەنی بێتە 6 ساڵ دایکیشی وەفات دەکا ئەچێتە لای باپیرەیشی لە 8 ساڵی عەبدولموتەلیب وەفات دەکا 40 ساڵ ئەم ئەبوو تالیبە پشتیوانی پێغەمبەری خواکە کاتێکە وەفات دەکا لە دوایش دایکە خەدیجە وەفات دەکا ئەو ساڵە ناو نرا لە مێژووە عام الحوزن واتە ساڵی ماتەمینی و خەم و خەفەتەکان هەر بەو شۆرەتەیشەوە لە مێژووە واناسرا جامە بەسم لێرا لەوەیە ئەم شەوڕەویە خوای گەورە میهرەبان لەگەڵ ئەم میعراجە بۆ دڵدانەوەی پێغەمبەرجیان صلی الله علیه وسلم ئەمەی کرد چونکە پێغەمبەری خوا وەکو ئێمە بەشەرە گۆشت و خوێنە بەڵام لەلایەنەکەی ترەوە ئەو جیاوازە لە ئێمە ئەو وەحی ئاسمانی بۆیە ئەو ئاگای لە غەیب و نهێنیەکان بووە ئەو کۆمەڵە شتیە بۆ ئینسان نەیبووە بەڵام لە سوورەتی ئەلکەهف قورئانە فەرمێ قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم یوحا ئیلەیە ئەنەما ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم بە باوەڕداران بڵێ من تەناوەکو ئێوە بەشەرێکم نەزیاتر
جیاوازی من لەگەڵێەوە فەرمێ ئەوەیە من لە ئاسمانە و لەلایەن خوای گەورە نیگا و سروشت و وەحیم بۆ دابەزێت. وەک عەرزم کردن ئەم بارودۆخە ناڕەحەتە ڕوویە. اینجا قوڕەیشیەکان کە کەوتنە دژایەتی پێغەمبەری خوا لە مەکە دەریان کرد لەگەڵ غوڵامەکەی زەیدی کوڕی حاریثە. ئیسلام خۆشەویستانم ئاوا بەدەستێمە گەشتووە، بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ بدأ الإسلام غريبا وسيعود غريبا. إسلام بناموي وغريبي سري الله أبي هرواشي لي بيتوا دريان كروي بو طائف مكة بو طائف 6 ميل دورة دو خيلي لي بوا سيرة بخين نوا خيلي سقيف وهوازين لو برو بو الثقيف لم بروا. پیغمبر صلى الله عليه وسلم دش ورجلم طائفة ما يوا لقل غلامكي زيدي كوري حارثة روشتن شو مالي سيبرا حبيب ومسعود وعبديا الليل حاشا للروتان يقلي يكتري نامرتر يقلي يكتري هي چوپوچتر چون كتيكلي چوار پیاي پیاوان نبون خليچي حرام خواردن وخراب وتاوان بون. پیغمبري خوا صلى الله عليه وسلم چو اسلامي بو عرس كردن وتي من خواي گەورە بە پێغەمبەرێتی ناردوومی بۆ گشت جیهانیان. دانی چان وتی یعنی خوا کەسی نەدۆزێ لەم سەرزەویە تۆ نەبێت. ئەوەی دووەمیان وتی پۆشاکی کەعبەم دڕانەبێ ئەگەر تۆ پێغەمبەری خوابی. ئەوەی سێهەمیشیان وتی ئەگەر تۆ پێغەمبەری خوابی زۆر لەوە ترسناکتر و گەورەتری کە من قسەت لەگەڵ کەم. لێرە ئەڕۆیتە دەرەوە یان بەربارانەکەین ئەی کە ناخۆشە ئەمانە دەرگایان نەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم داماوە لە مەکە دەریان کردووە فەرمی دەی تکاتان لێ یەکەم با کەس نەزانێ لە بینی خۆمان نابێ. ئەگەر دەرگا و بەڕەتانێ من لەسەر بەڕەکەتانم بەس بەڕە و دەرگایان نەبوو. با کەس نەزانێ لە بینی خۆمان نابێ. هەرچی هەرزە و دەمڕوت و گەنج و بەکرێگیرا و کۆترباز و ئەم لاولایان لێ کۆکردنەوە وتی ئەم دوو پیامان بۆ بەرباران کرد. زەیدی کوڕی حاریثە خۆی ئەیە بەربەردەکان بەس داماوە چی بکە؟ چەند بەربەر زەید کەوتووە و نەبەر پێغەمبەرجان کەوتووە صلی الله علیه وسلم هەموو سەریان شکا هەموو دەموچاویان شکا خوێن ڕۆشتبوو بۆ ناو نەعلەکانیان هەرچی گیانیان بوو لەگەڵ خوێنا شکا بوو. تۆ بەردەی پیاکەشن شوێنەکە ئەیکوتێت. دەریان کردنە دەرەوە ئیتر ئەم دوو پیاوە بە ڕێزە توانایشان نەما بوو ڕاکەن. ئاوا دوو بازنگە گەنجەکان چواردەوریان گرتە بوون. ئەمان مەمنون بوون ڕاکەن ڕێیان نە ئەیان ڕاکەن ئەی چەنە ناخۆشە بێنە لە پێشاو بکەویتە ناو کەمینی خەڵکێکی خراپەوە مەمنون بی بە ڕاکردن و ڕێی شەنێن ڕاکێ بێ حاڵە چی بێ. بە هەر حاڵ ڕۆشتن عەرزم کردن دەشە و دە ڕۆژمانەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ لە طائف دوور کەوتەوە خۆشەویستانم لە مێژووە لە سیرای من هیشام مێناوێتی ئەم دوعایی هەیە زۆر خۆشە. تۆرە بێنە پێشاو ئەم هەموو ناڕەحەتیت بەسەر بێت کەچی ئەم پیاوە بە ڕێزە هەر خۆی بە قەرزار ئەزانێ ئەزانە دەسەڵاتی خوای گەورە چەند گەورەیە هەرەڵێ من هیچم نەکردووە. فەرمی اللهم إليك أشكو ضعف قوتي وقلة حيلتي وهواني على الناس يا أرحم الراحمين أنت رب المستضعفين أنت ربي إلى من تكيلني إلى بعيد يتجهمني أم إلى عدو ملكته أمري إن لم يكن بك علي غضب فلا أبالي ولكن عافيتك هي أوسع لي أعوذ بنور وجهك الذي أشرقت له الظلمات وصلح عليه أمر الدنيا والآخرة من أن ينزل بي غضبك أو يحل علي سخطك لك العتبى حتى ترضى لا حول ولا قوة إلا بك. خۆشەویستەکانم کوردەکەیە فەرمێ خوایە لاوازی و هێز و کەمتوانایی و بێدەسەڵاتیم بەدەست خەڵکەوێنم بۆ لای تۆ ئەی بەبەزەیترینی هەموو بەبەزەیەکان تۆ پەروەردگاری ژێردەسەکانی تۆ خاوەنی منی بە کێ مەسپێری؟ یا ڕەبی بە دوورە کەسێکم ئەسپێری ئازارم بات یا ئەم دەیتە دەست دوژمنێک کە کارت داوەتە دەست ئەگەر تۆ تووڕە نەبیت من باکم نییە بەڵام بێوەییکردنی تۆ بۆ من دڵگوشاترم پەناگرم بە نووری ڕووی پیرۆزی تۆ کە هەموو تاریکستانەکانی ڕوونا کردوتەوە کە
کاروباری دنیا و ئاخیرەتی لەسەر دامەزراوە لەوەی تووڕەیی خۆتم بەسەرا دابهێنی یان خەشمت بمگرێت ڕاز و نیاز هەر بۆ لای تۆیە و هەتاوەکو تۆ ڕازی دەبی من ئەوە ئەکەم ولا حول ولا قوة إلا بالله. خۆشەویستەکانم کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە قوربەسەری و دەربەدەری و هەژاری بەسەر هات 3 ساڵ لە شێوی ئەبوو تالیب بوون نان و ئاویان نەبوو گریانی ژن و مناڵە گەشتە ئاسمان پەیوەندی خزمەتیان لێ بچڕا کڕین و فرۆشتن ژن و ژنخوازی بە هەموو شێوەیەک ئەوە مامی لەدەستدا ئەوە خێزانی گەورەشی شاژنێ بوو گەورەترین ئافرەتی سەرزەوی ئەم دایکە خەدیجەیە چونکە دایکە خەدیجە نەیوت محەممەد بوو بە بەڵام هەموو دەوڵەمەند و سەرۆک عەشرەتە داوام شوم پێ نەکرد شوم کردووە بە محەممەد نەوی ئیسلام هەر نەکبەت بووە هەموو پارە و ماڵ و سامانەکەی خستە بەردەستی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم بۆیە ڕۆژە جوبرەئیلی ئەمین ئێتە خزمەتی پێغەمبەری خوا سەلامی لێکە ئاڵەی خۆشەویستی خوا ئەوە خەدیجەی خێزانتە دایکی باوەڕداران بەرەولادی قاپی خواردنی بۆ هێناوی نان و ئاوی تایە من ئەڕۆمەوە خێرا سەلامی لێکە بڵێ خوای گەورە فەرمیەتی سەلام لە خەدیجەی کچی خۆیلیت بکە پێشی بڵێ لە لای خۆم لە بەهەشتا کۆشک و تەلار و باڵەخانەیەکی گەورەم بۆ دروست کردووە نە دەنگەدەنگی تیا نە ناڕەحەتی نە قوربەسەری نە نەخۆشی و شوازار ئەم دایکە بە ڕێزەمان خۆشەویستەکانم گەورەترین ئافرەتی سەرزەویە دوای دایکە عایشە کچە شووە کا بە پێغەمبەری خوا ئەڵێی خۆشەویستی خوا لە خەدیجە چاکتر نەیاویتە تێ خۆی ئەیگێڕێتەوە ئەڵێ خەدیجە لەژێر خاکا بوو شەیتان وازی لێ نابوو کەچی من غیرەم لێ کرد تینە وەڵا خوا قەت لە خەدیجە چاکتر نەیاومەت خەڵک بە درۆی خستمەوە خەدیجە بەڕاستی زانیم خەڵک حساری خستە سەرم خەدیجەم و ماڵێک خستە بەردەسم لە کەستان مناڵم نەبوو لە خەدیجە خوا 6 مناڵی یامێ ئەنجە خۆشەویستەکانم لێرەوە لە مەکەوە بۆ قودس مەسجید الئەقسا واتە لە فەڵەستین عەرزم کردن ئەوە مەککە بۆ تایف 6 میل بووە با بزانین مەککە بۆ قودس چەندە دوورە مەککە بۆ قودس بۆ فەڵەستین 1200 کیلۆمەترە دەبزانە 1200 کیلۆمەتر چەندەیە تۆ لێرە بۆ هەولێرە چی چەندێ پێچێ نەخێرە ڕێ بۆ ئێران چەندێ پێچێ ئەگەر کەسێ بە پێ بڕوا لە 1 سەعاتە 5 کیلۆمەتر ببڕێ بە 12 ڕۆژ اینجا ئەمە ئەبڕێت وەسیلە ڕۆشنی و سەردەمە گوێدرێژ و ئەسپ و حوشتر بووە دواتر پاسکیل پیا بوو ئا سەرنج من قۆناغ بە قۆناغ لە سەعاتێکا پاسکیل 20 کیلۆمەتری بڕیوە پاسکیل باشتری شتە بۆ ژینگە ژینگەش پیس ناکە وەرزش و نەشاط و لیاقەیەکە بۆ جسمیشت دوای خەوەکەت خۆشە خواردنەکەت خۆشە چاکی سراحە دەکەی تەواو ماندوو شەکەت دەکا چونکە ڕێژەی شەکر و چەوریە سوتێنی لەناو خوێنتە ئەم پاسکیلە لە سەعاتێکا 20 کیلۆمەتری بڕیوە کەوابوو بە 6 سەعات ئەم 1200 کیلۆمەتری بڕیوە لە مەککەوە بۆ فەڵەستین لە دوای پاسکیل سیارە پیا بوو لە سەعاتێکا 100 کیلۆمەتری بڕیوە کەواتە بە 12 سەعات ئەو مەسافەی بڕیوە لە مەککەوە بۆ قودس بۆ فەڵەستین دواتر قیتار شەمەندەفەر پیا بوو تیژ ڕەویەکەی ئەموا بووە لە سەعاتێکا سوبحان الله 300 کیلۆمەتری بڕیوە قیتارێ لە سعودیەوە ئیتر ریاضە جدێ لە هەر شارێکیەوە بەڕێ بکەوێ کە ئەگاتە فەڵەستین بە 4 ساعت بڕیوێتی دواتر تەیارە فڕۆکە پیا بوو خۆشەویستانم تەیارەی ئاسایی 1000 کیلۆمەتری بڕیوە لە سەعاتێکە یعنی تەیارەیەک لە جددەوە هەسابێ بۆ فەڵەستین بە سەعاتێک و 20 دقە بڕیوێتی سەیریکەن لەوێ بە پێچەنی پێچ و بە ئەسب بە پاسکیل بە سیارە بە شەمەندەفەرن جاهاتە سەر ئەمە دواتر فڕۆکەی ئیراج پیا بوو دەنگەکەی چەند بڕۆشە سوبحان الله ئەمەندەی ئەبڕی و نەسەریع بووە بە 56 دقە یعنی لە سەعات و 20 دقەکەی فڕۆکەکەی تر سەریعتر بووە نەیەشتۆ بگاتە سەعاتێ بە 56 دقە لە مەکەوە گەشتە فەڵەستین دواتر سەفینەی فەزایی پیا بووە واتە کەشتی ئاسمانی لەم ئەستێرەوە ڕۆشتۆ بۆ ئەستێرەیەکی تر سوبحان الله 54,000 کیلۆمەتری بڕیوە لە سەعاتێکە واتە لە مەککەوە بۆ فەڵەستین بە 1 دقیقە بڕیوێتی سوبحان الله بە 6 ثانیە
جا منم شێر و ڕێویەم بۆ چی بوو؟ ئیشم بەم قسانەیە. وەڵامێکە بۆ نێرانی ئیسلام ئەڵێن چۆن پێغەمەری خوا لە ماوەیەکی کەمە لە مەکە ڕۆژە فەڵەستین و ڕێ بۆ ئاسمانەکان چارەنووسی بەهەشت و جانەمی بە چاوی خۆی بینی گەڕایشەوە هاتەوە جێگاکەی هەرگەرم بووە. لە سەعاتێکا خۆشەویستەکانم ئەنجا عەرزم کردن لە ماوەی 1 دەقیقەیە بە 6 چرکە بڕی 381,000 کیلۆمەتر زەوی بۆ سەرمانگ دوورە بە قووەتی تیشک بە 2 چرکە ئاگاتە ڕووناچیەکەی. ئێستا بینی خۆر و زەوی 149 کیلۆمەتر لێمان دوورە. ئەو خۆرە خۆشەویستانم بە 8 دەقیقە ئاگاتە سەر زەوی تیشکەکەی کە گەرمی ڕووناچیمان هەیەتێ. نیوتن کاتی خۆی ئەیوێت کات ڕێژەی نەگۆڕە. کە ئەیوت کات ڕێژەی نەگۆڕە ئەوی لەم ئێسام زەوی ئێمەش هەر ئەسێرێ خۆشەویستانم کە لە سەریێژین. ئەوی لە هەر ئەسێرەوە سارەیەک بژی کات هەر وەکو یەکە. دوای ئەنیشتاین کە هادوتی نەخێر ئەسڵ و ئەساسی نییە. کات ڕێژەی نەگۆڕە نییە. قسەکەی نیوتنی قڵب کردەوەتی کات ڕێژەی گۆڕانە. ئەگەر ئافرەتێک بەسکێ 2 مناڵی بێ، یەکیان لەم زەویە دانین یەکیان لە هەسارەی ئۆرانۆس، تەمەنی مناڵەکەی ئۆرانۆس تازا بێ بە 1 ساڵ، تەمەنی ئەم مناڵە 85 ساڵە، سەر و ڕیش و سمێڵی سپیە بێ. سوبحان الله. خۆ ئەم ئافرەتە بە ڕێزە بەسکێ ئەم 2 مناڵی بوو. ئەمە ئێرە 85 ساڵە، ئەو تازە بە تازە 1 ساڵە. جا بێنە لە پێشاوت. ئەسڵەن کات لای خوای گەورە هەر نییە. ئەوە کات بۆ ئێمە دانراوە. اینجا خۆشەویستەکانم هەموو خاوەن سونەنەکان ئەم ئیسرا میعراجیان بۆ نەقڵ کردوون و بۆیان جێڕاوینەتەوە. ئیتر لە گەورەمان ئەبوو هورێرە ڕزای خوای لێبێ هاوڵە بەڕێزەکانی ئەبوو سەعیدی خودری، ئەنەسی کوڕی مالیک، ئەبوو بەکری سدیق، چیرانی سەحابە بوومان باسەکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە شاری مەکە پێشەوە هیجرەت بفەرمێ بۆ مەدینە دەری بکەن، بێباوەڕان نەیانێژ لەگەڵی بژی، ئەم حادیسەیە ڕوویاوە. پێغەمبەری خوا تەمەنی 40 ساڵ بوو، خوای گەورە کردی بە پێغەمبەر 13 ساڵ لە مەکەیان مایەوە 53. زانایان خلافیان هەیە ئایا ئەم 27 ڕەجەبە کە ئەمڕۆیە ئەم حاڵەتە ڕوویاوە؟ بەڵێ 27 ڕەجەبە گومانمان لێ نییە. خلافەکە لە چیایە؟ ئەڵێن ساڵێک پێشەوە هیجرەت کا بۆ مەدینە، هەنیچانە فەرمون ساڵێک و 6 مانگ، هەنیچانە فەرمون 2 ساڵ. بە هەر حاڵ پێشەوە هیجرەت کا بۆ مەدینە ئەم گەشتەی پێکراوە لە عەرەبستانی سعودیەوە لە مەکەوە بۆ فەڵەستین بۆ مەسجید الئەقسا لەوێ. جا لەوێ شتێکمان بیر نەچێ خۆشەویستەکانم، پێشەوەی باسی وەکەم کە ئێستا جوبرەئیل بوڕاقێک گەێنێ پێغەمبەرجیان سەرە خاو ئەڕۆن. کاتێکە لە تایف ڤەربارانیان کردن و دەریان کردن، چوونە لای باخی 2 برا، عوتبەی کوڕی ڕەبیعە و شەیبەی کوڕی ڕەبیعە، لە غەزای بەدرە هەردوو شامیلیان بە پەڕانن چوو. ئەمانە سەرانی کوفر بوون، 7 لێ کوژرا، 24 لە فیرعەون و فەراعینەکان بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە وازیان لێ نێنە هەتا خۆی کرد بە باخەکەی، هەر بە دوای بوون بە بەردەوە. چووە ژێر دارێک و هەموو گیانی خوێن و عەرەقی لێ ئەچۆڕا و نەماندوو. عوتبەی کوڕی ڕەبیعە و شەیبەی برای چاویان لێ بوو بە زەییان پیاتەوە. غوڵامێکیان نەبوو، نەسرانی بوو، ناوی عەداس بوو. وتی وەرە عەداس، کۆیلەی خۆیان بوو، وتی ئەم هێشوەترێ بەرە بوو ئاو پیاوە بینی. کاتێکە هێشوەترەکەی بۆ برد، پێغەمبەرجیان صلی الله علیه وسلم دەنگێکی لێ کردەوە فەرمی بسم الله، خستێ دەمی. عەداس وتی قوربان خەڵکی ئەم ناوە ئەمە ناڵێن. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی بۆ تۆ چیت و خەڵکی کوێی؟ وتی قوربان من ناوم عەداسە و نەسرانی و خەڵکی نینەوام، نینەوای شاری عێراق. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خەڵکی شاری براکەی منی؟ فەرمی کوامەیە براکەی تۆ؟ فەرمووی یونسی کوڕی مەتا پێغەمبەری خوایە، برای منە و منیش پێغەمبەری خوام. عەداس خێرا خۆی یا بەسەر دەست و قاچی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوتە ماچکردنی. عوتبە بە شەیبەی وتی ئەوە غوڵامەکەشی لێڵ جڕایتەوە، نەمومەی نێرەترێ بۆچی هێنێری؟ دوای وتیان وەرە کورە ئەوە چی کرد بەرامبەر ئەو پیاوەتی؟ قوربان لەم پیاوە پاکتر و چاکتر نییە لەسەر زەویە، ئەمە پێغەمبەری خوایە. یان باوەڕی پێ نەکەی، درۆکە، ئەمە ئێمە خزمی ئێمە ئیناسین، دینەکەی خۆ زۆر چاکترە.
پێغەمبەر صلی الله علیه وسلم زەیدی کوڕی حارثەی غوڵامی وتی قوربان باشە خۆی ئێمە قاچاقین دەریان کردوین لە مەککە ئێستا ڕێنیەوە بچینەوە ناو مەککە چی بکەین؟ پیاوێکی گر وتی وەرە ئوڕەیقیط بڕۆ بۆ لای ئەخنەسی کوڕی شوڕیق بڵێ محەممەدی کوڕی عەبدوڵڵا ئەڵێت ئەوان باوەڕیان پێ ناکرد داڵدەیم ئەکا و پشتیوانیم لێکا بمباتەوە ناو مەککە. ئەخنەسی کوڕی شوڕیق وتی نەخێ من پەیمانم هەیە لەگەڵ قوڕیشا ناتوانم. ئەم پیاواتەوە وتی قوربان چی بکەم؟ وتی بڕۆ بۆ لای سوهەیلی کوڕی عەمر ڕەزای خوای لێ بە سوهەیل دوای موسڵمان بوو. وتی بڵێ داڵدەی محەممەدێ وتی نەخێر ناتوانم. وتی بڕۆ بە لای مطعیمی کوڕی عەدی مطعیمی کوڕی عەدی وتی بەڵێ من داڵدەی محەممەدێم لە کوایە؟ وتی قوربان زۆر داماوە مەپرسە چ حاڵێکی بەسەر هاتووە. مطعیمی کوڕی عەدی خۆی و کوڕی و برای و مام و ئامۆزا و خزمی خۆیان بەس بە چەکەوە ڕۆشن پێغەمبەرگیانە نێناوە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا خۆی 12 مام و 7 ئامۆزای هەبووە سوبحان الله هەمووی دژایەتیەک خزم لای خزم سووکە بەس دوایی وردە وردە ئامۆزاکانی موسڵمان بوون خوا فەزلی لەگەڵ کردن. ئەم زاتە مبارەکە قاچاق بوو بەس هایسە پەیامەکەی چۆنە شەکێتەوە بە تاقی تەنیا بوو تی خەدیجە کە لە ئەشکەوت گەڕایەوەتی چێ باوەڕم پێیەکا؟ ئێستا ئێمە هەر یەکێ لێم ئێستا من کوڕێکم بۆ پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم من خزمەتکاری ڕێبازەکەیم هەزاران کۆی لەو پیا و بەکری جیایەک و منی هەیە ترسا فەرمی چێ باوەڕم پێیەکا؟ فەرمی خەمە نەبێ پەیامەکەت سەرەکەوێت. مطعیمی کوڕی عەدی پێغەمبەرگیانی هێناوە مەککە فەرمووی محەممەد ئەمانی لە لای منە کێ توانە بێتە پێشە پەنجەی بۆ بەرێ؟ ئەبوو جەهلی لەعنەتی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فیرعون و هذه ئومە لە غەزای بەدرا کە لەسەری بەبڕین چوو فەرمی ئەمە فیرعونی ومەتەکەی منە. وتی هەرکەس تۆ داڵدەت دابێ ئێمەش داڵدەین. تی محەممەد ئازادی چیەکەی؟ وتی ئەمەوێ بچم لە پاڵ بەیتا تەواف بکەم. ماڵە داوا بێ تەوافەکەشی لێ قاچاق بوو چوو دوور کانێژی کرد و تەوافی کرد و فەرمین جاسمۆ ماڵەوە زۆر ماندوو شەکەتم. پێغەمبەریان بردن ناو کونی ژوورەوەی ماڵەوە صلی الله علیه وسلم. کان تۆ لە ئەمانی ئێمە کەس بۆی نییە پەنجەی خراپە بۆ درێژکە. ماڵە داوا بێت چوو بووشنە مەدینە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموو خۆزگایە ئەم شەو بە ئیستراحەت دەخەوتم. تۆ سەیری کە خۆشەویستەکانم دنیا تەختە بۆ خەڵکی خراپ بەڵام بۆ پیاباشان ڕێ نییە. دوای خوا فەرمی والله یعصیمک من الناس خوا پارێزێ لە خەڵکی ئیتر کەس نایە بڕۆ مەلایکە حیمایەتی دەکا. دوای 124,000 سەحابە لە خزمەتی یابوون حەجی ماڵاوایی حەزیان نەکرد ئەگەر تیرێکی وێڵ بێ بچێ بە چاویانە نەچێ بە پێی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەو نە پێغەمبەری خوایان خۆشەویست بۆیە پیاوە چاکە ساڵحانیان لێ دەرچوو. اینجا ئەم پێغەمبەرگیانە صلی الله علیه وسلم دوای چەند ڕۆژێ لە مەیکە هەموو گیانیان شکان و خوێناویان کرد ئەفەرمێ شەوێ لە ماڵی ئومانی کچی مامە ئەبوو تاڵیبم خەوتە بووم ماڵیان لەو لاشیوەکەوە بوو لە بینی مامە حەمزەم و جعفری ئامۆزام جعفری ئەبوو تاڵیب. طبعا ئەم جعفرە پێوترا جعفری تەیار لە غەزای هەردوو باڵان قرتان دەست نەما ئاڵای ئیسلام بگرێ بەم لاملەی گرتی لێ کەوتە خوارەوە هەموو گیانیان کرد بە شمشێر و تیر و ڕم. فەرمی خوای گەورە دوو باڵیاوە بە جعفری ئامۆزام لە بەهشتا پێفڕێ پێوترێ جعفری تەیار. ئەم پیاوانی ئیسلامیان بە ئێمە گەیان و ئێستا ئەمڕۆ ئێمە هەر باکمان نییە. ئەفەرمێ لە بینی ئەم دوو پیاوە بەڕێزا خەوتە بووم لە سەقفەکەەوە 3 مەلایکە هاتنە خوارەوە جوبرەئیل و میکائیل و مەلەک المەوت. مەلەک المەوت و میکائیل فەرمیان کامەیان ئەوسیانە؟ ئەڵێ جوبرەئیل فەرمووی ئەو پیاوە چاکەکانەوەی ناوەڕاستە محەممەدی کوڕی عەبدوڵڵایە رەسوول الله صلی الله علیه وسلم هەڵی گرن و با بڕۆین. پێغەمبەرگیانە فەرمێ خەوتە بووین بەس من لە بینی خەو بێداریا بووم. پێغەمبەران بە دڵ نەخەوتن خۆشەویستانم بەس بە چاو خەوتون. ئەفەرمێ تەنام عەینایە وەلا یەنام قەلبی من چاومە خەوێت دڵم ناخەوێت دڵی هەر ذیکری خوای گەورەی کردووە. ئەفەرمێ بردیانم جوبرەئیلی ئەمین خستمی بە پشتا لە لای حیجری ئیسماعیل لە قوڕقوڕاگەمەوە هەڵی دڕی هەتا سەر ناوکم دڵی دەریێنام بەشی شەیتانی لێ کردو لە 2 ساڵیشا کە لای حەلیمەی سەعدیە بوو لەوێژ ئەم فەتحی سەدریان بۆ کرد. ئێستا فەتحی سەدر بە فەقیر هەر ناکردرێ بە موسڵمانان پارەی بۆ کۆکەنەوە. فەرمووی جوبرەئیلی ئەمین فەرمووی میکائیل و مەلەک المەوتەوە بڕۆنەوە تەواویشمان بەیەوە نەما. ئەمە شەوە خەڵک خەوتووە ئەم باس و خواسە ڕووەیە.
ئەڵێ تەشتێکی هێنابوو تەشتەکە ئاڵتوون بوو پڕی کرد لە ئاوی زەمزەم جارێ دڵی جوان بۆ شۆریمە و ئاوەشتە ڕەشەکەی لێ کردەوە فڕیە اینجا ئەڵێ دڵی پڕ کردم لە بەفر و سەوەڵا و پڕی کرد لە حیکمەت و دانایی خستێوە جێی خۆی ناوسکی پڕ کردم وەڵڵی بەناو دەمارەکان ماڕووی وتی خێرا ئەم عەمەلیاتەی بۆ کردم بە دەزی و دەزوو ئەنەسی کوڕی مالیک لە مەدینە دوای 10 ساڵ ئەفەرمێ سوێن بەخوا شوێنی تەقەڵی بەکرە و دەرزەکەم بەسەر سنگی پێغەمبەری خواوە بینی صلی الله علیه وسلم کەوا جیبریل ئەمین عەمەلیات نەشتەرگەری بۆ کردم ئەفەرمێ جوبرەیلی ئەمین سەلامی خوای لێبێ بوراقێکی بۆ هێنام ئوتیت بالبراق وهو دابة أبيض طويل بوراقێکی بۆ هێنام بوراق لەبەر قەواتەواتە هەورە چەخماخ و بروسکە ئاکە لە هەورەکەەوە کە بەسەری ئیدەرەچێت ناشی بینی کە لەوە ئاسمانەوەتە خوارەوە یان لە دارە یا لە شوان یا لە مەڕووماڵاتی ئەی سووتێنەوە گەڕێتەوە ئەو نەسەری ئەو بەرقە ئەم بوراقە لەمەوە هاتووە ئەفەرمێ ئاژەڵێکی سپی بوو ئاژەڵێکی طەویل درێژ بوو فوق الحمار ودون البغل لەگوێ درێژ لە کێر گەورەتر بوو لە ئێستر بچووکتر بوو لە بینی ئەو دوانەیە بوو يضع حافره عند منتهى طرفي ئەفەرمێ وەڵڵی ئەمەندە سەریع بوو چاویەم بوراقە گەشت بێتە چەنە بە یەک بازی گەشتوتە کۆتایی ئەوێ پەنا بەخوا دەوەرە تۆ خۆ بڕۆ لە سەر نوکی ئەو شاخی کەتووە حتا بەرانان وەزارمێردی ژەبینی تەشبیه نەبێ ئەڵێ چاوی چەند بڕی کرد بە یەک بازە چوو شوێنە ئەوە قسەکەی من بوو کە باسم کرد وتم باشە ئەمە چ پەیوەندی بەمەوە هەیە لە پاسکیلەوە هێنامان و لە سەیارە و لە فڕۆکە و لە شەمەندەفەر و دوایی سەفینەی فەزایی ئاسمانی ئیشم ئابەوە بوو خۆشەویستەکانم اینجا دوایی پێغەمبەرگیان صلی الله عليه وسلم ئەفەرمێ بوراقەکەی بەستەوە بە ئەڵقەی دەرگای بەیت المەقدیس چوومە ژۆر و ئیمامەتیم بۆ پێغەمبەران کرد پێغەمبەری خوا تەمەنی 51 ساڵە پێغەمبەری خوا لە دوایەوە بۆ تەمەنی 1000 ساڵ بووە سبحان الله پێغەمبەر لە دوایە بوو 8 ساڵ بووە هەبوو 700 ساڵ بووە سەیری ئەم شەرەفام گەورەیە کۆتایی وتارەکەی نین بەم بەسەراتە بەم شیعرا لەبەرەوەی باسەکە لەوە زیاتر توڵ نەکێشێت چونکە ئێشتا ماومانە کە لێوە سەرەکەون بۆ ئاسمانەکان ئەڵێ کاتێک کە مەکە دژوار بوو دەمی ناحەس چ زووی مار بوو 12 ساڵی ململانەی پڕ کێشەکێش 12 ساڵی ئازار و ئێش بۆ تۆی سەروەر هێنرایە پێش ئەو دەمە بوو پەروەردگار فەرمانێکی بۆ دەرکردی بە موعجیزەی میعراجەکە تاجی زێڕی خاتەمی پێغەمبەرانی لەسەر کردی لە ئایاتی مەکنونی خۆی پیشانی دای زۆر بە وردی کۆچی دەڕۆژەی تائیفت نمونەی پەیامداریتە مناجاتی لای باخەکەت بەڵگەی دڵکۆرەواریتە سۆزی گەرمی قورئانی تۆ کە جنۆکەی هێنایە جۆش دەلیلی شەو بێداریتە بۆ میعراجیش میواندار خودای جەلیلە بوراق دەبێتە وەسیلە و جبریلی ئەمین دەلیلە ئەو شەوەش وەک شەوی قەدر شەوی تار بوو بە چراخان فریشتەکان بۆ پێشوازیت بە ڕیز وەستان چونکە قوربان سەفیر بووی بان کرایتەوە زویر بووی دڵ درایتەوە بە یەک لەم حەسنووری ئاسمانت بڕی هێشتا جێگاکەت گەرم بوو کە بۆ زەوی گەڕایتەوە وەکو مەحوی مەولەوی شاعیر ڕەحمەتی خوای لێبێ لە عەقیدەی مەرزیەکەیە فەرمێ ڕێ چەند هەزار ساڵ تەی چەند حیجابات ذاتی حەق کەلام سوال جەوابات چوو بوو دی ویستی فریا دریاوە هاتەوە حەڵقە هەرە لە دیاوە سبحان الله ئەم گەشتە دوورەی کردووە لەو بەشەکەمەی شەوە حەڵقەکە گەڕاوەتەوە جا لە تائیف کە لای باخەکە بوو لە یا بیرمان چوو کۆمەڵە لە جنۆکەکان جویان کرد بۆ قورئان خوێندنەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم طائیفەیە لە جنۆکە موسڵمانە بێ سوورەتی الجن سوورەتی الأحقاف ئەگەر تەمەن باقی بێ ئینشاء الله وتاری ئایندە بە یارمەتی خوای گەورە میرەبان لەو شوێنەوە یەکەم ئاەتی بە سوورەتی ئیسراء دەست پێ یەکەین کە پێغەمبەرگیان صلی الله علیه وسلم چوە بەیت المەقدیس و ڕاستەوخۆڕن بۆ ئاسمانەکان با بزانین چی ڕۆیە خۆشەویستەکانم چونکە ناکرێ من و تۆی موسڵمان بێئاگابین لە دینەکەمان ئەمڕۆ خەڵکێک بە ناوی قورئانی و پەیا بووە بۆ نەڕیشەوە بە حسابە لە دیفاع لە ئیسلامەکە خەجاڵەت بێ ڕیشیشیان ناشیرین کرد ئەچێت لە حەدیسی پێغەمبەر صلی الله علیه وسلم باوەڕی هەر بە سونەنەکان نەماوە نەعوذ بالله هەر بێئەدەبیەکە ئەڵێمانە بە کافری تۆپیون نەکدانە و دوان هەزاران پەیا بوون ئێستا ئەمە لە خەواریج و پیسترن پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر گەشتمە و سەردەمە هەمیان لەناو بەم وەک گەلی قەومی عاد و سەمود
ئەڵێ ئەوەی لە قورئانانەوێ باوەڕم پێی نییە بابە هەزاران شتێ لە قورئانە نییە هەزاران شتێ هەر لە حەدیثانە ئیجماعی سەحابەمانەیە ئەڵێ هەمووی دروی ئیجماعی سەحابە ئەڵێن قیاسمانە لە علمی وصولی فقه ئەڵێ ئەمانە لاوەچین هەمووی فڕێیە بەس قورئان و حەدیث ئیترۆک و زانانی پێشەمیچیان نەزانیبی ئەم دەمڕوتە 4 ڕۆژە نوێژەکە تا دوێنێ بوو دز و داوێن پیس بوو خۆی لێکردوون بە ئیمامی ڕەبانی جاوریابن ئاگاتان لە خەڵکێ بێ کە ڕەدی حەدیثی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بەڵێ دەمڕوو گیانجارێ تۆ دانیشتێکی لێ نازانی ئەگەر دیفاعی لە حەدیث کرد ئەوە ڕیشەکەی ماچکە خوا لە گوناه و تاوانی من شێوەش خۆش بێ خوا لێ دەپاڕێنەوە بە خاتری ئەسمائیکە الحوسنا وصفاتیکە العلا یا شافی هاتوونەتە ماڵەکە شیفای عاجلی تێگڕای نەخۆشی مسلمانان بنێری خوای هەر خوشک و برایان نەخۆشن دڵیان خۆشکەیت و شیفای عاجلیان بۆ بنێری یا ئەڵڵا مەلایکەیە کەسمان لێ جا نەکاتەوە بۆ سزا یا ڕەحمان و یا ڕەحیم ڕەحممان پێ بکەی یا ڕەزاق ڕستی حەڵالمان بەی یا هادی هیدایەتمان بەیت و نور و ڕێنمایی خەیتە ناو دڵمان یا نور دڵ و دەروونمان ڕووناکەیتەوە خوای گەورە میهرەبان لە تۆ زیاتر کەس شک نابین یا وەهاب هەر خوشک و برا مناڵیان نییە منداڵیان پێبەخشی خوای گوروگاڵ خەیتەوە ماڵی مناڵیان نییە هەر خوشک و برا ڕەگەزێکیانەیە ڕەگەزەکەی تریان پێبەخشی خوایە خوشک و برا و کوڕ و کچە گەنجەکانمان بە حەڵالی دابمەزرێنی بە حەڵالی خۆ تێرمان کەی بێمنەتمان کەی لە حەرام ئەم ڕیسمێ بە ڕێزانە عاقیبەت خێرکەی سکی پیری کەسیان نەسووتێ خوای گەورە گوروگاڵ خەیتەوە ماڵی مناڵیان نییە یا ڕەبی هەر خوشک و برا ڕەگەزێکیانێ ڕەگەزەی تریشان پێبەخشی خوایە قەرزی قەرزارەکانمان بۆ بیتەوە یا ئەڵڵا گیرا و دروڵاتمان بە کەسوکاری خۆیان شاد کەیتەوە لە گوناهی مردووی مسلمانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکی دامامان خۆش بی گردنمان ئازاکەی لە حەقی دایک و باوکمان خوای لە کێشەی عایلەی بمان پارێزی خوای گەورە ئیماندار و لە شتاق و دڵخۆشمان کەی یا ئەڵڵا عاقیبەت خێرمان کەی بۆ چاوتروکانێ نەماتێنیتە دەست نەفسی خۆمان لە تۆ زیاتر کەس شن نابین خوای گەورە یا ئەڵڵا وڵاتمان بپارێزی لە هەموو نەخۆشی و ناخۆشیە هەر کەس دڵسۆزی دین و ژین و خاک وڵات و نیشتیمانمانە سەرکەوتوو سەرفرازی کەی ئەوەی ناحەزە بە دین و ژینمان مەشغوڵی شەڕی نەفسی خۆی کەی هیدایەتی نەی خوایە خوای هەر کەس یارمەتیمانەیە دەستمان بۆ درێژەکە پشتمان نەگرێ دیفاعمان لێیەکە کوردە عەرەبە فارسە ئەحمە و مەحموو ڕەشێ سپیە خوایە خۆ پشتی بگرین ئەوەی ناحەزە و دژایەتیمانەکە و فعل و فەسادی و خراپە بڵاوەکاتەوە خوای هیدایەتی نەی مەشغوڵی شەڕی نەفسی خۆی کەی لە تۆ زیاتر کە شک نابین خوای گەورە ئەم کوردە چاکە ئەم زمانە باشەمان بپارێزی خوای گەورە خۆت دیفاعمان لێ بکەی لە تۆ زیاتر کە شک نابین بە شوێنکەوتەی ڕەسوول الله هەوڵە بە ڕێزەکانی قبوڵمان کەی لەژێر بەیداغی ڕەسوول الله حەشرمان کەی خوایە گردنمان ئازاکەی لە حەقی دایک و باوکی دامامان خوای گەورە میرەبان عەزەتی ڕۆحیانمان زۆراوە لە تۆ زیاتر کە شک نابین خوای گەورە شیفای عاجلی تێگڕای نەخۆشی مسلمانان بنێری خوای دڵی نەخۆشەکانمان خۆشکەی خوای لە تاقیکردنەوەکان سەریان خەی یا ڕەبی خوای گەورە لە نەخۆشی نەفسی بمان پارێزی یا ڕەب العالەمین خوای لە نەخۆشی خراپ لامانەی یا ئەڵڵا لە نەخۆشخانە خراپەکان بمان پارێزی لە تۆ زیاتر کە شک نابین ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا